السلام عليكم ورحمة الله وبركاته. یەکێکی دیکە لە کاریگەرترین ئەو ڕێگەیانەی کەوا بەکاردێ لە بۆ فێرکردن و چالاککردنی بەشەکانی مێشک لە بۆ ئەوەی لە بابەتێک تێبگەین و لە بیرمان نەچیتەوە بریتە لە شێوازی خەیاڵکردن، یان بە عەرەبی پێدەگوترێت تەخەیول، یان بە ئینگلیزی پێدەگوترێت ئیماجینەیشن. لە ڤیدیۆ ڕابردوو ئەمە شێوازێکمان باس کرد کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەکاری هینایە لە بۆ ئەوەی بابەتێک بگەینتە بەرامبەرەکانی کە بریتی بوو لە شێوازی وێنە کێشان. هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەکانی کۆ کردەوە لەسەر عەرزەکەی بە چلکەدارێک وێنەی ئەو شتەی کێشا کە ویستی پەیامەکەی بگاتە بەرامبەرەکانی و لە بیری نەکەن، چونکە پەیامەکە زۆر گرنگ بووە، شتە گرنگ نەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم وێنەی لە بۆ نەدەکێشا. و ڕێگایەکی دیکە جگە لەو ڕێگایەکە هیچمان بریتە لە شێوازی خەیاڵکردن، واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم وێنەی ناچێشی، بەڵکو تەنها نمونەک دەینتەوە. پێویستە سەحابەکانی کە لە دەوری دانیشتنە بە خۆیان لە مێشکی خۆیان وێنەی نمونەکەی بچێشن و بیری لێ بکەنەوە و خەیاڵی بکەن بە وێنە لە مێشکیان ڕەسمەکە دروست بیتن. کە وەکو یەک لە زانایەکانی بواری یادگە و مێشک دەڵێ مێشکی مرۆڤ ناتوانێت جیاوازی بکات لە نێوان شتێک کە بە خەیاڵ بیری لێ کردەوە و وێنەی لە بۆ دروست کردی، یان شتێک بە دیتن ڕاستەوخۆ دیتیتی. یعنی ئەتوو ئەو نمونەیە بە خەیاڵ بهینە پێش سایە خۆت، یان بە دیتن بیبینی هەردووچی کاریگەری هەیە لەسەر مێشک بۆی کە معلوماتەکەی لەبیر نەکەی. یعنی هەردووچی کاریگەرن و جیاوازێکی ئەو هەیە نیە لەو فەرموودەی کە ئێستا هایتمان و دەیژێڕینەوە و دەخینینەوە ئینشاءالله شێوازی خەیاڵکردن بەکاردێنی. بۆ ئێمەش لەسەرمان پێویستە کە ئیستیفادە بکەین لەو شێوازانی کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەکارهێنایە. پێش ئەوەی حەدیسەکەی بخوێنینەوە ئاەتێک دەخوێنینەوە کە خودای پەروەردگار دەفەرموێتن وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. واتە ئەمە ئەو نمونانەمان هینایتەوە لە بۆ خەڵکی لە قورئانیدا لە بۆ ئەوەیە کە خەڵک تێی بفکردن و بیری لێ بکەنەوە. بەڵام ئایا تا چەند خەڵک بیری لێ دەکاتەوە؟ ئایا تا چەند خەڵک تەدەبوری ئەو نمونانە دەکە کە لە قورئانیدا هەیە؟ بەڵکو زۆری تەنها خوێندنەوەیان کیفایەت کردیە بەبێ بیر لێکردنەوەی. ئەوجارە ئیبن القەیم لە کتاب ئیعلام الموقعیندا دەفەرموێ با کەسانی عارف و تێگەیشتوو لەسەر ئەو فەرموودەی کە لێرە هیتمان دەفەرموێ با کەسانی عارف و تێگەیشتوو تەئەممول بکەن لەو فەرموودەیەی و تێڕا بمێن و تەدەبوری تێدا بکەن، پاشان بە خۆیانی بەراورد بکەن، خۆیان بۆ فەرموودەی قیاس بکەن ئایا لە شوێی ئەو نمونەیەدانە. با ئەمەش تەفەکر بکەین لەو وێنەیە و خۆمان پێ قیاس بکەین بزانین لە شوێی ئەو وێنەیەدانە بێنە سەر حەدیسەکەی ئینشاءالله. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە یەک لە سەحابەکان لێی دەجێڕتەوە نەواس بن سەمعان الأنصاري رضي الله عنه، نارين رضي الله عنه ما چونکە بابی مسلمان نەبووە، تەنها بەخۆی مسلمان بەدەرێن رضي الله عنه. لە پێغەمبەر دەجێڕتەوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ضرب الله لسوينك شرحي دكين ضرب الله مثلا صراطا مستقيما وتا خداي پروردگار نمونه رگاچ راستی هنا او رگا راستکه صراطا مستقيما باش وعلى جنبتي الصراط سوران لهردو تنشتي رگا راستكي دو دیوار هي سوران اي جداران دو دیوار هي باش او بالير بنوسن سوران او دو دیوارەکە. پاشان فيهما أبواب مفتحة لسردا لسر او دو دیواریدا دەرگای کراوە هەیە او أبواب مفتحة واتە دەرگای کراوە او دەرگایەکانە کۆمەڵک دەرگا هەیە لەولاش کۆمەڵک دەرگا هەیە. باش پاشان وعلى باب وعلى الأبواب سطور مرخاة لسر درجة كان پردەی دادراوە هەیە سطور مرخاة أو سطور المرخاة أو سطور مرخاة پردە دادراوە کانە هەتا دەرگایەکەی داپۆشە بەڵام پەردە چی تەنکە و بەسەر دەرگایەکەیدا دادرایتەوە. باشە پاشان دەفەرموێ
وعلى باب الصراط داع يقول لسر سرتاي ريقاكي داعيك هي كسك هي هاوردك ودليه أليرا كسك هي بزاين دليتس يا أيها الناس ادخلوا الصراط جميعا ولا تتعرجوا واتا أي خلشينا بسر أو رقاي دابرون وداخلي ببن بلام ولا تتعرجوا خوارو خێز مەبنەوە مەڕۆن بەلای لایەکاندا بەلای دەرگایەکاندا بەلای پەردەکەی کە بەسەر دەرگایەکاندا دادرایتەوە باش ئەوە لێرە کەسێکمان هەبوو هاواری کرد ئەوای بە عەبدەکەی ئێرە فەرموو ئەلێرە کابرایەکمان هەیە بۆ نمونە باش وداع يدعو من فوق الصراط كسك هي لسروي الرقاكي واتا لسروي قبل 3D برسمك أليريا هاواردك دالي يعني بيجو يبلي دري فإذا أراد يفتح شيئا من تلك الأبواب قال أو كسا أقرتسو نزيق بوا بجي كابرا إيري نكرت كقوتي متسو أو تنشتانا بجي نكرت بركو هات لو درقاي نزيق بوا هات إيرا ويستي درقاكي بكاتوا پردكي لعبا كابرا داعيكي السروا بهواري كتقوتي تسا ويحك لا تفتحه فإنك إن تفتحه تليشه ويحك وشي خومان قوتيني قرد بصري أو درقاي مكوا لو لبتميكوا كاتي ليرة بمان قوتبو متسو إيرا بلام تسو كرديو بلام بيدري ميكوا لو فإنك إن تفتحه تليجه أو درقاي بكيوا خود بيرانا جري داخلي جوري دبي كداخلي جوري جبوي تيدتي ولناو دتي باش ئێستا نمونەکەمان لە مێشی دروست بوو خەیاڵمان کرد ئەو جارە پێغمبەر صلی الله عليه وسلم شەرحی ئەو شتانە دەکات سوتور مرخا چییە بابەکە چییە دیوارەکە چییە کابرای ئێرە چێ بوو کابرای لەسەرەوە نسحەتی کرد چێ بوو هەمووی باز دەکەین یەکێک ئینشاءالله لە فەرموودەکەی دەڵێ والصراط الإسلام صراطەکە ئەوە ئیسلامە ئەو ڕێگایە ئەوە الإسلام داخل إسلام باشا والسوران حدود الله أو دو ديوارا حدود خدايا سنوري خواي قوريا لو يقول لي نزق مكوا باشا أو سنوري خوايا أو إسلاما باشا والأبواب المفتحة محارم الله أو درقايا كراوانا حرام كان خوايا كمالا حرام من هي لدين دا اللي لو هيتمن نزيج مكوا تيا محارم الله باش أو محارم الله شمن زاني أو زارة وذلك داعي على رأس صراط كتاب الله أو كسيك ليرة قوتي ورا داخلي أو رقايبا لا مكوا ولا بولا تنشتكانو نزيج درك كان مكوا كتاب الله قرآن بو قرآن بيضلي أو حرام أو حلال يعني كلا فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم بيضل شويني پیغمبر كو بفرموده كان حرام كان لبو ديار دكا باشان والداعي فوق الصراط أو داعي كلا سروها بقوتي ويحك لا تفتح أو دركينك ايوا اگر بيك ايوا خود بيرانا جيري وداخلي دبي نقن دبي انا وشهوات وحرام كان خداي قورا بريتيا لواعظي خواي قورا واعظ الله في قلب مسلم واعظ الله واتحمك سقلنا وضلي ذا واعظ الله في قلب كل مسلم لنا وضلي ذا آمشگاری كرك هي كآمشگاری عبدكي دك أو تاواني أنزام مدى بلام أو آمشگاری كرنا وضلي چه دا هي ضلي كسك زندوبي لأن تنهانا وضلي إيماندار دا هي تك إيماندار كي يكك لو دركاني كردوا تاوانش أنزام دا باشي تاوانك خفتا چي زور لي دخوا باشان توبي لي دكا باشان نزيچ ناكو توزارشك بلام كسي تاوان بار أو واعظ لنا وقلبي دابوني نماها تتصندي تاوان أنزام داتن جيلينيا كوشي قوتني لي راهاتي هندي تاوان أنزام ده باش حديث ذكر رواه إمام أحمد والترمذي والنسائي وبيهقي صححه الألباني وحسنه الترمذي وابن الحجر الهيتمي باش عندي نسر عندك شرح كردني ديكي وينك ديكا كاتك ليرة أو وعظ كمان أبو أليرك قرآن بقولتي ولا تتعرجوا خاي برود قال القرآن ده فرمي سن من آياتك وكو أو نمني تلك حدود الله فلا تقربوها خاي برود قال ببندكان ده فرمي
ئەوانە حدودەکانی خوانە ئەو حدود الله دیوارەکە فلا تقربوها لە ئاەتەکە ئەگە تێڕا بمێنین و فکر لێ بکەینەوە ناڵی ئەنجامی مەدە ناڵی ئەنجامی مەدەیان مەکەوە ناوی بەڵکو دەڵێ هەر ئەسڵەن نێزی چی مەکەوە مێلا تەنیشتەکانیشی فلا تقربوها باش چونکە لۆ لەبەرەوەی نەفسی ئینسانی خوای گەورە وهای دروستکردی لاوازە خۆی پێڕا ناگیری نەفسی ئینسانی حەزی لە ئەو ئەبواب مفتحەکە مەسەلەن زینا شەهەواتی ئەوەیە حەزی لێیە مەشروب نەظەر چاوی خۆی پێڕا ناگیرێت و کە چاوت نەگری خۆت پێڕا ناگیری ئەغانی ئەو گۆرانیە ناشەڕعیانی کە جێمان لێ دەبی غەیبەت دیسان بەشەر خۆی پێڕا ناگیری ئەگەر ژینگەی دروست نەکە خۆی پێ پارێزی تەقوای نەبی تەقوا بریتێ لە خۆپاراستن لە تاوانەکان و ئەنجامدانی عیبادەتەکان کەذیب درۆ ئەوانە هەمووی فلا تقربوها نەک ئەنجامی بەدە ئەسڵن ئەو ڕێگەی کە بەرەو زینات دەبە ئەسڵن ئەنجامی بەدە کە لەوانەیە تەمەشاکردنەک بی سەرەتایە نامە ناردنەک بی لایکێک بی شتێک بی باش ئەو جارە حەدیثێکمان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیسان نمونەی ئەوەمان لۆ دەکات کە دەرێ نزیکی مەکەونەوە لۆ نزیکی مەکەونەوە كالراعي حول الحمى يوشك أن يرتع فيه شوانك من هي مركاني دباتا سر عرزشي دان لوريني باشا لتنشت أو عرزي كعامة وهي كزنيا عرزي ديكا هيك هي خلشي ديا باشا أو شوانا بس قرينتي وديكا كأجل كاين نسوا عرزي خلشي ديكا أو حرام يبخون لبرها مكاني وعرزي يبخون ناتواني سوكا أجلي بيكون ترول ناكري باشا دا لێرە عیلازەکەت چییە؟ عیلازەکە ئەو شوانە نەچیتە شوێنێک ئاژەڵەکانی بڵەوەڕێنی کە عەرزی دیکەی لێبی بەروبوومی خەڵکی دیکەی ئەسڵەن نێزیچ نەکەوتەوە نەک چۆوەکنی ئەوزە ئاژەڵەکانی بگرتەوە نێزیچ نەکەون بەڵکو نێزیشی منتیقەکەی نەکەویە چونکە نەفسی بەشەریش وەکو ئاژەڵ وایە وەکو ئیمام شافعی دەفەرموێ هەر کەسێک بکەوتە ناو شەهەوات و نەفسی بەسەریدا زاڵبی نیوەی عەقڵی لەدەست دەدات لۆیە کە تو نیوەی عەقڵت لەدەست دا خۆت پێڕا ناژێری دەکەوی ناو تاوانەکەی لۆیە لا تفتحوا ويلك لا تفتحوا باش ئالێرەدا فەرمێ دەرگایەکەی نەکەیەوە فإنك إن تفتحوا خۆت پێڕا ناژێری تەلیجه بۆ نمونە غەیبەتمان هەیە با نمونەی بە غەیبەتی بینینەوە یەکێکە لە حەرامەکانی خودای گەورە ئەبواب مفتەحەکان لێرە غەیبەتمان هەیە لەناو سوورانەکەی حدود الله بۆ نمونە لە مەجلیسەشی دانیشتی ئەوە دەرگایەکەت کردەوە کەچی پێی گوتی وەیلێکە لا تەفتەح بەڵام کردەوە لە مەجلیسەکەی غەیبەت هەیە ئەتوش تەلیجه خۆت پێڕا نەژیرە داخلی بووی ئەتوش تووشی غەیبەتەکەی بووی کە دەرگایەکەت کردەوە و داخلی بووی پەردەکەت هەڵداوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ نكتت في قلبه نكتة سوداء نقطة رش أو أجلس أو ضلي بتشين نقطة رش لسر ضلي دروز دبي دەرگایەکەت کردەوە ئەو جارە بۆ نمونە چمان هەیە نەزەڕمان هەیە ئەلێرە ژینگەی نەزەڕی کو دروست دەبی کە مەدرێن فەلا تەقربوها بەس تەقربوها بە چ دروست دەبێت و پەیزەکەت هەیە بۆ نمونە مەگەزینە هەواڵی گۆرانی بێژەکان دادەنێ کەچی گۆرانی بێژە ئافرەتەکانیشمان ساڵانە نانێ ملیۆنان دۆلاری لە جلوبەرجی سەرف دەکەن کەچی هەر تەماشاژەکەی هیچیان لەبەر نییە بەداخەوە جا لێرە ئەتوکە ئەو پەیزت لەکەنە کە هیچ پێویستیشت پێ نییە بریتی بوو لە ژینگەک تەقربوهات ئەنجامدا کە نەزەڕەکەت ئەنجامدا لە شولاری ئافرەتەکەت دی دووبارە نوکیتت فی قەلبه نوکتة سەوداء نقطەی ڕەشتکە دروست بوو ئەوجا ئەو نوکتانە زۆر دەبی زۆر دەبی زۆر دەبی هەتا دەگاتە قۆناغێک سێ قۆناغمان هەیە دڵ بەو سێ قۆناغیدا دەگاتە قۆناغی قفلێکەم جا ڕانە ژەنجی هەڵدەینی نوکتەکان زۆر دەبی زۆر دەبی زۆر دەبی ژەنگەکی ڕەش هەڵدەینی و بە نوقتە ڕەشەکاندا دەپۆشری ئەو جارە کە نوقتەکان داپۆشرا مۆری لێ دەدرێ مۆرێک دەدرێ لەسەر دڵەکەی ئەوە مۆرێک لەسەر لێ دەدرێ مۆرەکمان لەسەر دڵەکەیدا وەکو خوای پەروەردگار دەفەرمێ طبع الله على قلوبهم ئاەتی پێشش فەرمووی کەلا بەل ڕان على قلوبهم ژەنجی هەڕینە قۆناغیەکەم پاشان مۆری لێ دەدرێ پاشان قفل دەبی قفل دەبیتن بۆ نمونە باشواز قفلەش بچێشین وەکو خدای پەروەردگار دەفەرمێ ئەفەلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها ئایا تەدەبر لە قورئاندا ناکەن
یاخود دڵەکانتان قوفلی لێدراوە سەودڵە قوفلی لێدرا کەچ لە قۆناغی پێشوو مۆر لێدرا بوو دوایی پێشویش ژەنجی هەڵی نابوو کە قوفلی لێدرا دەرئەنجامەکەی چ دەبی کاریگەر نابی بە قورئان ئەوە لێرە قورئان ماهە واعیظەکی کە لێرە هەمانبوو نسحەتی دەکردی دەگۆ فەلا تەقرەبوها يعني لآتك يقول تلك حدود الله فلا تقربوها يعني ولا تتعرجوا أتدل قفل اليدرا تاسبيني بيد بري فلا تقربوها كابرا دل قفل اليدرا هنزل لك وتو حرام كان انزام ده أو وات قرآن كاري قريل سنابي لو إذا فرمي أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفال وقد القفل ندرا بتتدبر الذكر بقرآن كاري قريل يبو إشت بيد ذكر أو زارا وعظنا ضليشي كاريجر نابل السريع ما قلت ما كسش كما هي أمش غاري دكا فإنك إن تفتحه تلجه أجر كسج لنا ضلي دا أمش غاري كرج نبي بين ليو كار أنزم دا ضلي قفلي ليدرايا أمش غاري كرج إنما لنا ضلي تاوك أمش غاري كا بيجار انتو لتاونا كان باش أوش أوسقنا غيك بس الضلي بشري دادت ابن مسعود دەفەرمێتن کەسی ئیماندار تاوانەکانی وەکو چیاک دێتە پێش چاو یعنی کە تاوانێک ئەنجام دەدا بە گەورە دێتە پێش چاوی بەس کەسی نائیماندار کە تاوانێک ئەنجام دەدا بۆچی ئەوەیە کە مەسەلەن مێشێک دێتە سەر لوتی مێشەکەی لا دەدا ئەوەندە بە گچکەی تاوانەکەی دێتە پێش چاوی لێوێ کەسی ئیماندار پاشۆی تاوانەکە ئەنجام دەدا چ دەکە زوو تۆبەی لەسەر ئەنجام دەدا چونکە لۆ قفلی لێ نەدرایە لێرە قورئان ئامۆژگاری دەکە لێرەش واعظەکەی خودای پەروەردگار لێ پێغمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرموێ کە ڕۆژانە 100 ئەستەغفر الله وأتوب إليه ئەنجامدا لە کاتێک هیچ تاوانێکیشی ئەنجام نەدا ئەدی کەسێکی کە لەوانەیە دڵمان هەموو نوقتەی ڕەشبی پێویستە چەند ئەستەغفر الله وأتوب إليه ئەنجام دات ئاەتێکمان هەیە کە خودای پەروەردگار دەفەرموێ یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم واتا روجي دواي أو روجيك نمال سامان ننووتا سودينيا لبو كسكان إلا كسك بدلج السليم بيتو بردم خداي پروردگار دل سليم تيا پاك بي لو سيقونا غي جنجي هل نهينابي موري ندرابي قفل ندرابي كابريتلا سينا خوشيكي دل لكو تايدا داوا دەکەین لە خودای پەروەردگار دەڵێن اللهم إنا نسألك قلبا سليما خدای داوای دڵەکەت لێ دەکەین پاک بی دوور بی لەو نەخۆشیانە وإنا نعوذ بك من قلب لا يخشع السلام عليكم ورحمة الله وبركاته